4 ساڵ بەر لە ئێستا دروست لە هەفتەی سێی 2021دا یەکەم پەخشی بەرنامەکانی پێشەنگ تیڤ دەست بەکار بووە. لە دوای ئەو بەروارەوە هەفتانە پێشەنگ تیڤ بۆ ماوەی کاتژمێرێک بەرنامەکانی خۆی پەخش کردووە. لە چوارهەمین ساڵیادی یەکەم پەخشدا دەتوانین ئەوە بڵین کە پێویستی ئەم تیڤە دەبینین لە میدیای کوردیدا. بۆشایەک لە میدیای کوردیدا هەیە وێڕای ئەوەی کە میدیایەکی یەکجگار زۆر هەیە، دەیان دەستگای ڕاگەیاندنی فراوان و زەبەلاح بوونیان هەیە، تەلەڤیزیۆنی 24 کاتژمێری هەیە و لەگەڵ ئەوەی کە سۆسیال میدیا بە چەندین دەستگای تری ڕاگەیاندنی جۆرا و جۆر بوون. بەڵام بۆشایەکی فراوان هەیە کە پێشەنگ تیڤ هاتووە پڕی بکاتەوە. ئێمە لە بری ئەوەی کە زیاتر لە ڕوانگەی ئەحزاب و دەسەڵات و لایەنە جۆرا و جۆرەکانەوە تاوتوێ ڕووداوەکان بکەین، لە ڕوانگەی بەرژەوەندی خەڵکەوە قسەکانمان لێرەوە دەکەین و تاوتوێی ڕووداوەکان و ئایندە هەڵدەسەنگێنین. لابری بەرپرسانی و دەسەڵاتداران ئێمە مایک دەخینە بەردەم هەڵسوڕاوانی ناڕەزایەتیە جەماوەریەکان، هەڵسوڕانی زوتنە و یەکسانی خوازی ژنان، هەڵسوڕانی کرێکاران و لاوان و هەتاوەکو دوایی. ئێمە تاوتوێی بابەتەکان دەکەین لە ڕوانگە و بەرژەوەندی خەڵکەوە، نەک بەرژەوەندی ئەم ئەحزاب و ئەو لایەنی سیاسی ویان ئەو دەسەڵاتەوە. کاتێک کە باس لە جوڵە و کردداری لایەنێک دەکەین، دووبار لە هەمان ڕوانگەوە کە کاریگەریەکانی بۆ کۆمەڵگە چی دەبێت، بۆ خەڵکی چی دەبێت، نەک ئەوەی کە فلان لایەنی سیاسی فلان حیزبی سیاسی چی دەستکەوتێکی تایە دەبێت. لە زۆر ڕوویترەوە ئێمە فراوانتر قوڵتر بابەتەکان تاوتوێ دەکەین و هەڵسەنگاندنیان بۆ دەکەین. بۆنە لە پەیوەند بە پرسی هەڵبژاردنەوە تەنها قسەمان لەسەر ئەوە نییە ئاخۆ کام لایەندان زۆر بێنێت و کێ کورسی کەم بێنێت و کێ زیاد بکات، بەڵکو تەواوی پرۆسەکە دەخەینە ژێر پرسیارەوە و لایەنە جۆرا و جۆرەکانی هەڵدەسەنگێنین و قسە و باسییان لەسەر دەکەین. و زۆر لایەنی تریش ئەگەر سەرنجی بەرنامەکانتان دابێت زۆر قوڵتر هەمەلایەنەتر بابەتەکان تاوتوێ دەکەین. و لە هەموو شی گرنگتر ئێمە ڕوومان لە ئایندەیەکی گەشت، لە ژیانێکی باشتر، لە ڕزگارکردنی کۆمەڵگەیە. هەموو ئەمانەی کە ئێمە لێرەوە ئەنجام دەدەین هەوڵ دەدەین لەو ئاراستەیە دابێت کە چۆن بە ژیانێکی باشتر بە دنیایەکی باشتر بگەین. لابری ئەوەی کە ئێمە بپرسین کە ئەم حزب ئەو لایەن ئەو کەسە ئەو دەسەڵاتە چی ئەکات، بەگشتی قسەمان لەسەرەوەی کە خەڵکی پێویستە چی بکات، خەڵکی پێویستە دەست بۆ چی کردارێک بات و چی هەڵوێستێک چی کردارێک لە خۆی نیشان بدات. بۆیە کە لەم ڕوانگەیەوە تەماشا دەکەین لە میدیاکانی تردا کەمتر ئەم بابەتانە تاوتوێ دەکەن، کەمتر بەم شێوەیە ئەم قسانە دەکرێت. ئێمە و بابەتانە تاوتوێ دەکەین و داخەینە بەرباس کە میدیاکانی تر کەمتر خۆیانی لێ دەدەن. ئەگەر ڕۆژە لە ڕۆژان میدیایەکی تر هاتە ئاراوە و ئەم کارانی کە ئێمە دەیکەن ئەوانیش جێبەجێ بکەن، ڕەنگە ئیتر پێویستی بە ئیدامەدانی ئەم کارە نەبێت. بەڵام تاوەکەوەی کە میدیایەکی لەو جۆرە بە زمانی کوردی بوونی نییە، ئێمە درێژەدان بەم کارە بە گرنگ دەزانین و هیوادارین ئێوەش ئەگەر هاوڕان لەگەڵمانە، ئەگەر بوونی ئەم دەنگەتان پێ مهمە، ئەگەر ئیدامەدانی کارەکانی پێشەنگ تیڤدان پێگرنگە، بە پێی توانای خۆتان بتوانن کۆمەکمان بکەن و هاوکارمان بکەن هەر لە بڵاوکردنەوەی بەرنامەکان لە لای خۆتان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە، هەر لە گەیاندنی بە دۆستان و ئازیزانتان لە ئاگادارکردنەوەیان لە بەرنامەکان، لە ناردنی سەرنج و تێبینیەکانتان بۆ ئێمە، یان ئەوەی کە بتوانین لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زیاتر بە خەڵکی بگەێنین لە ڕێی کۆمەکی مالیەوە. هەموو ئەمانە جێگەی خۆیان دەبێت و بەجیا لەوەی کە هاندانێکە بۆ ئێمە بۆ درێژەدان هاوکات هاوکاریەکی گەورەشە بۆ ئیدامەدان و سەرخستنی ئەم پرۆژەیە. هاوکاری ئێوە بۆ ئێمە زۆر جێگە دەگرێت و تەواوی کارەکانمان خۆبەخشانەیە، لە کاتی خۆمان و بە ئێنەرجی و بە توانای خۆمان ئەنجامی دەدەین. بۆیە هەموو هاوکاریەکە پێمان بگات بێشک جێگەی خۆی دەگرێت و هاوکار دەبێت لە سەرخستن و ئیدامەدانی بەرنامەکانماندا. هیوادارین کە لە پێنجەمین دەستپێکی ساڵی بەرنامەکانی پێشەنگ تیڤدا بتوانین ئەو سەرنج و تێبینیانە ئێوە دەیخەنە ڕوو
باشتر لە بەرچاویان بگرین، بتوانین بەرنامەکانمان هەمەلایەنەتر دەوڵەمەندتر بێت و لەو ئامانجانی کە خچوومانەتە دەستورکارمانەوە باشتر پێیان بگەین و بتوانین تەنانەت کاتی بەرنامەکان زیاتر بکەین، هەمەلایەنتری بکەین، جۆرا و جۆرتری بکەین و بە زۆرترین کەسیش بگات. لەم ئاراستەیەدا هەموو هاوکاریەکی ئێوە پێشوازی لێ دەکەین و وەکو وتمان جێگەی خۆی دەگرێت و پێشوەخت سوپاستان دەکەین.